لە ماوەی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان بە ئامانجی نەهێشتنی ئۆتۆمبیلی بێسەرەتاو و ئەو ئۆتۆمبیلانەی کە تابلۆی ئەوروپی بوون بڕیارێکی دەرکرد لەوەی کە تەواوی ئۆتۆمبیلانان لە ماوەی دیاریکراو کە 2 مانگ و نیوی بۆ دیاری کرد سەردانی بەڕێوەبەراتی هاتوچۆکانی هەرێمی کوردستان بکەن تاوەکو ژمارەیەکی تازەی تابلۆی ئۆتۆمبیلی پارێزگاکانی هەرێمی کوردستانیان پێ بدرێت. ئێمە لەم بەدواداچوونەدا هەوڵ دەدەین بزانین بڕیارەکەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بەکوێ گەیشتووە، کاسبکارانی ئەو بازارە چەندە زەرمەند و چەندە قازانجیان کردووە، بە شێوەیەکی گشتی ئەو ئۆتۆمبیلانە ئایا کێشەکانیان چارەسەر بووە یاخود مانەوەی ئەو دیاردەیە تاوەکو ئێستاش درێژەی هەیە. دوای ئەوەی حکوومەت بڕیاریدا بە پێدانی تابلۆ بە سیارەکانی ئەوروپی چی بەسەرادەوە بڕیار؟ بڕیارەکە تقریبان 2 مانگ بوو، 2 مانگ نیوەک بوو جێبەجێ کرا. ئەس ڕاوەستا و دیسان بڕیارەکە بۆ مانگێشکە بە تەمانە 15 دەعرساز بتۆ بڕیارەکە چاوەڕێ دەکەن چاوەڕێ دەکەن. ئیسفادەی هەبوو؟ بەڵێ. چۆن؟ شتاوەتەوە ڕقم کرایە. ڕقم کرایە؟ ئاوەیان ڕقم کرایە. ئای ڕقم ئەوروپی بوو ڕقم کرا، هیچ مشکلەی نیە ئێستا. چەندیان پارەدا؟ زۆر بوو کەم بوو؟ بەخوای لە سلێمانی هەرزانترە لێرە. لە سلێمانی هەرزانترە؟ ئەرێ وەڵا. چۆن دەزانی سلێمانی لە هەرزان؟ سلێمانی غرامە لێوە ناگرنەوە، لێرە غرامەکەش لێوە دەگرنەوە. یعنی لە سلێمانی ئەگەر سیارێک ببەی غەرامە وەرناگرن. ئاچکەوانە زاویە کە غرامان لەسەر لێ. یعنی بەشی زۆری کێشەکانی ئەو سیارانەی مایتەوە غەرامە. غرامە هەیە کە دەسی لێدا لە ئەوەلیا 20 وەرەقە 15 قێسە لێ ڕقم ناکە. ئەلا باشە ئەی لە سلێمانی؟ لە سلێمانی سەر ڕقم دەکا بڕۆ بەخێت. حکوومەت گوتی ئیتر لەمە دووە نابی ژمارەی ئەوروپی بمینێ ئۆتۆمبیلی بێسەرەتا بمێ. بەڕاست ئێستا من ئەگەر بگەڕێم لێرە ئەوروپی و بێسەرەتا نابینمەوە هەمووی ڕقم هەیە؟ نا ئێستا ئەلوزمانەیە بێسەرەتامانەیە مانەفێستەیە هەموو هەیە هەمووی هەیە هەموو جۆرەکمانەیە. کەواتە بڕیارەکە کاتی بووە بڵێ شەکەی چارەسەر بڕیارەکە نانە چارەسەر نەبوو و چارەسەر چکە چارەسەر نابی بۆ حاڵی. باش ئێستا من ئێستاگە حکوومەت بەس بڕیارشی بدا بڵێ کاکە غەرامەکان وەرناگرین ڕقەمی دەکەین بەبێ غەرامە لە پاش ڕقەمی ئەوزە غەرامە بکری ئەوە شتێکی باش. باش سەبارەت بە ژمارەکان ئەو تابلۆی دەدرێت ئێستاەوە دۆکە ئەوە دۆکە چ لە زارەکان سکە زمانی 2002 کە ڕقم کران پاش ڕوخانی سەدامیەوە بەعلوز دەڕوە. ئێستا من هاوڵاتیەکە من نازانم ئەوە ئەم وا دەزانم ژمارەی دۆکەی چکەشی ئەج ئاخر لە بازار ئێستەوە بە سکو حکوومەتی هەرێم سکو ئەوەلاتی لەولای نیە ئەولاتی لەولای لە هەرێمی کوردستانی ئەولاتەکە بە ڕقەمەکەیە ینی ئەوە گومرگەکانی هەموو لە لای بەغدایە ئەوی لە 600,000 3000 نا لە بازاری مەرغوبنیە فەرقی زۆر شیە لە سلێمانی لە سلێمانی شەمان شیە. ئێستا ڕقەمی 600,000 و 20,000 ئێستا فەرقی 600,000 و بابرێن 30,000 40,000 سلێمانی فەرقەکەی ئەوەیە لەگەر ڕقم ئەسلەکەی ئەگەر سی ئەوانە بابرێن دام بکرێت یان بتوێ هەر وەشێنەوە هەژنەوە ڕقەی دەکا بەڵام ڕقم ئەسلەکە 25 ڕقەی دەکا. باشە ئەمە یەکشتم تێبگەینن ئەو ڕقەمەی دەدەرێتە ئێوە یان دەدرێتە کەسێک لە 600,000 زیاتر بی هیچ فەرقێکی هەیە لەگەڵ ئەوەی 30,000ەکەی هەولێرکو ئەگەر هەدەداتێ پارە لێ وەردەگری باش هەر حکوومەت نایدا با حکوومەت هەر ئەو مرورە و ئەو زابط و ئەو دایرە نییە تەق لێ دەداتن بابە دەیدا بەس ئێستا بۆ نمونەوەم چت پێ دەدەم دەرم ئەگەر دەحمێکی پێ بکەی سارەکە هەڵوەشێنیەوە نیوەی فەرقە لە سعر بەنزە سعرەکەی ئەدی کوب باشە بۆ ئەو ڕقەمە فەرق ئێوە فەرقتان پێ کردووە یان بەڕاستی بازارەکەی بخۆیەوە لێ ڕقم حلوچە خەرک ناکریتن حلوچە ڕقمەکە ڕقەمەیە حکوومەتی پێی بگوتەوەی زمانی سەدامی کە ڕقمانە دەوە کرایە دەمانداتی خەرکەکەی ناکریتن ئەو ملەتە ناکریتن ئەو ڕقم ناکرێت باشە ئەوە لكن حکوومەت هیچ فەرقی نییە چ شێزبی و چ بیزبی و ینی پێ دەتوانی پێ بچیتە بەغدا بەو ڕقەمە ناتانی بچێ بەغدایە کاکە گیان بۆ ڕقەمی حکومیە لە بەغدایە نەشر نییە نەشر نییە لە بەغدایە نەشر دەتوانی پێ بچێت تورکیا بەس هەولێر ئەو ژمارەیە یان دوهۆکیش بەڵێ دۆشمایە ڕقم 30,000 ئێستا ئەڤەلۆنا لۆ نمونا ڕقم علوزی دۆکە بەڵام ناتوان پێ بچم مشتری ناتوان پێ بچۆکە پشێز ناتوان دەژی لە سیارەکە لە عاسی بەدەن سیارەکە قەدیم لە
2003 هاتیە لەناو حکومەت باس باش کەوایەوە کێشەی گەورەیە بەڵێ کێشی گەورەیە چۆن سیارەکە ناتوان پێ بڕۆین ناتوان بەس داخلی شاری یان داخلی کوردستان تایم باشە لە ماوەی ڕابردوو ئەو ژمارانەی کە حکوومەت تابلۆی پێدان هەمان ئەو ژمارە ئەلوزانەیان پێدا هەل زمانی بەرەی ئەو ڕقم شێستانیان دایتەوە جەماوەری هەولێرێ بەناو دەکرێت احتیادێ لە بەناو کردن و وەکالە و شتیوە بەس لە فرۆشتنەوەی فەرقی ئەو ژمارانەی کە لەو بەم دوایە حکوومەت پێدان تابلۆی ئەوروپی بڵێن ئەوانەی ژمارە ئەوانەگە ئەوروپی به هیچ ئاینان ئەلوزیان پێدا نانە ئەلوزیان پێ 65 ئەلوز نییە حکوومەت بڕیارەکەیدا گوتی من لە ماوەی ئەو دوو مانگە ناهێلم ئۆتۆمبیلی بێ سەرەتا هیچی نەبی و ئەوانەی کە ئەوروپیشن ناهێلم لە کوردستان بنێ ئێستا تەواو ساڵ بوو ئێستا ساف نەبوو سیارەکان ماون بەکو نمونە و سیارە ئێستا ماوە ڕقم ناکری ناکرێت بۆ سیارەکە سعری هەرزانە 4 ڕقم کاتنیا سیارەکە بخۆی باش 6 وەرەقەیە 6 وەرە 6 وەرەقە 4 ڕقم کات بەڵام گە سیارەکە بای دەفتەرێک بی بەڵێ ڕقم دەکات ڕقم دەکات بەڵێ ئەو سیارەکە لە ڕبیعەیە کە دێت داخل بووە بە علوزیش باشە ئێستا دوو مانگ و نیوەکە ڕۆیشت سارەی وا زۆرە ئێستا لە بازار زێڕق ماوە ئێستا زۆر کەس چاوەڕێ ئەو بڕیارە دەکە نوێ بکرێتەوە ڕقم کرێت یعنی نوێکردنەوەی زەرورە کاکە ئەوە زەرورە ئێستا نەزانسیە بەنسبەت ئەو سیارانە ناکرێت لەبەر ئەوەی ئەوە مۆدیل نۆهەتە دەرێت لە 2000 لە 2000 لە خوارێ نابی لۆ سەرێ دەبی ڕقم دەکرێت بەس 92 ڕقم ناکرێت بڕیارەکەی حکوومەتتان پێ باش بوو خراپ نەبووە وڵا دەرەجەیەکە باش تۆش پێت باش بوو پێت باش بوو باش تۆش پێت باش بەڵێ بڕیارش باش بەڵام درێژ بکرێتەوە یار وەکو خۆ درێژ بکرێتەوە درێژ بکرێتەوە درێژ بکرێتەوە خەڵکێکی سیارەی ماوەیان نەیتوانانی هێشتا ڕقم کاتن زۆریش لە کتابدا غەرامەشی زۆر لەسەر ئەو سیارەی غەرامە مساعدەیان بکەن لە غەرامەکەش بڕیارەکەی حکوومەت وڵای بڕیارەکەی حکوومەت بازاری فەقیری ڕاست کوشت چۆن ئەوە تەمەشاکە ئێستا ئەو سیارەی هەمووی مایتەوە کەتیە لەلایەن غەرامەی هەشتا سیارەی ئەو سیارەی بەخۆی بای 6 وەرەقە عەب وەرەقەی دەچی لە غەرامەی تقریباً 8 وەرەقەی غەرامە لەسەرە ئەخە غەرامەی چی بدا کابرا چی پێ دەکرێت بەرێ ڕقم دەکەم ئەو سیارەی بای 5 وەرەقەیە وەرە بە وەرەقەش ڕقم بکە ئێوە نییە بای 5 وەرەقەیە بەرە وەرەقەش ڕقمی کە لە خۆت وەرەقەش لێ وەردەگرین دوێژ غەرامەی دەکەوت سەرەوە شاولێ باشە ئەگەر سیارەکە بە ڕقمێک بە وەرەقەیەک ڕقم بکە بەرێ یعنی چی دەگۆڕێت شتەکە شتەکە دەگۆڕێت کابرا سیارەکەی بای 6 وەرەقەی بە وەرەقەش ڕقمی دەکاتن مەمنونی حکوومەتی دەبێتن باشە ئێستا ئەو سیارانە بێ سەرەتان ها بەرێ بێ سەرەتایە ئەوە بەستەنانەت بازێکی کوردستانی یە کوردستان ڕێ پێدایە بستە جنوب لێ دەستێنن هەولێر دۆک سلێمانی زیاتر ناتوانێت بگەڕێ ناتوانین نەخێر لە هەولێری دۆک سلێمانی تێپسی دەگیرێ کابرا بەخۆشی لەگە بزر دەبی بزر دەبێت بەرێ دزیاری و سیاری هەمووی دزیارینە زیارینە بەرێ هەمووی دزیاری هیچ درۆی ناوێت بازەکە ینی چ هیچ ئەولیاتەی نییە ئەوە تەنانەت کوردستان ئەولیاتەی دایتێ ئارمەی دایتێ خۆ عابیز لە کوردستان خۆ پێدا کەواتە ئەو هەموو سیارێکەوە خۆت دەڵێ دزیاریە حکوومەتیش گوتی ڕێقی هەمووی نا زۆری نا بەڵام سەتا چلی دزیاریە باشە سەدا چلی دزیاریە حکوومەت گوتی من ڕقەمیان پێدەدەم کێشەکەی چارەسەر نەکرد نەخێر هیچ چارەسەر نەکردی هەتا ئێستا ڕقەمشنە دای برێزانیت ئەوانەی دەوڕەمەند بوون سیارەی ئاخر مۆدی ڕاقیەکانیان کردی مەلیکەیان کردی وەنەوشەیان کردی ئەوەی مەنەفێسەکان لە بۆوانی کرد هەندێک فەقیر و فەقارە سیارەی کردی لە خۆی ڕقم کە گوتیان معاملات ڕاوەستا کابرا یەک دنیا سەرەری کرد معقولە سیارێک بە یەک وەرەقە ڕقم بکرێت والله هیچ معنای معنای والله هیچ معنای سیارەکە با ئەگە بای دەفتەرێکی بی 30 وەرەقەش بدەی ڕقم هیچ لە گۆڕێنیە بەس سیارەکە بای 5 وەرەقەی بی تو بچی 20 وەرەقەی بدە دەبی شتی وا دەبێت هیچ جێشی چ دەڵێیتە حکوومەت تۆ ئەم چ دەرێمە حکوومەتی ئەوەی با 5 وەرەقەیە با 3 وەرەقەیان لێوەگری ئای بای دەفتەرەکیە با 30 وەرەقەی لێوەگری بەڵام سیارە چۆن با 5 وەرەقە دەبێت هەیە تەنها بە 200 دلاری دەدەینەوە سوپەڕە ئەو دوو سیارێ مایە 5 وەرەقە 5 وەرەقە دەدەینێ بە 12 وەرەقە دەبێت هۆردووچە حکوومەت بەنیازە لە ساڵی 2020 هەر ئۆتۆمبیلێک ئێرباگی تەقیبی دەڵێ ناوی داخل بێ ئەم بڕیارە یان بڕیارەکانی پێشوش لە خزمەتی بازار ئەو بڕیارەش زۆر ساکان بە بۆ بڕیاری قایلین بەس ئەو سیارە نەهاتنە هەم لۆ مەزەرەرە هەم لۆ حکوومەتیش کاکەمە لەوێ سیاری دەینین ئێرە سیاری چا دەکەین نەعش هەموو دەست بکار دەبێ هەمووی شێ دەکا ئەمەی شێ دەکەین کابراایك لە بەسڕای ڕادێت تێرکوانە مەسرەفی دەکە و چشتی دەکە لێرە سیارەکەی لەمە دەکڕی دەباتەوە بەسڕای ئەو پارە لۆ چیە لۆمەیە و لۆ حکوومەتیشە
خێرەکە هەم لۆ مەشە هەم لە حکوومەتیشە کەوایە بڕیاری ئەو بڕیارەی کە داوێتی بەێ. لە سەری ساڵ جێبەجێ دەکرێت بۆ تەقینی ئێرباک بڕیارەکی باشە بڕیارێکی دەرەجەیە کە ئەمە هەموو بە بڕیاری قایلی بەدڵی تووە بەدڵی نەک منەوە هەموو بەدڵی زۆر کەسە بەڵێ زۆر کەسە باشە پێم بڵێن نەزە من زۆر زار تەلەفۆنم بۆ دەکرێت کاسبکاری وەکو ئێوە کە ئیشی ئۆتۆمبیل دەکە دەڵێ کاکە وەڵی بڕیارەکانی ئەم دوای حکوومەت زیانی بە ئێمە گەیاندووە بازاری نێشتووە چەند ڕەسەم زیانی پێگەیاند بوو بەزەگە لەو سەر لە 2020 ئەوە نێتن باشتر دەبی لۆمەش ئێستا قرارانە درا و دوسێ مانگە پێش ئێستا هەموو زەرمەند بوون هەر هەمومان ئەو هەموو ڕاوستانی بازار کەسی لێنمە هەموو کە ئەو قرارە دراوە بازارش کەسی لێنما ئێستا لۆمە زەرەرە و لە حکوومەتیش زەرەرە لۆ ملەتەکەش زەرەرە نەکە لۆ هەموو ئەمە کو حکوومەت مادە حکوومەتیش ئەو هادەبی ئەمەی بووی باشە ئەتو دەڵێ چییە؟ وڵای من دەڵێ موچی پێشترێ باشتر بوو بازار باشتر بوو ئێستا تەماشای معرەزەکان کە هەمووی چۆل بووە کەواتە بڕیارەکەی زووتر باشتر بوو ئێستا و بڕیارانەی دایتیان هەمووی هیچی باش نییەوە بازار هەمووی تێکدایە هەمووی خەڵک بێ ئیشە تەماشای معرەزەکان کە ئەو معرەزە ئێستا دوو ساریتی دەمە کەواتە قانزازەکە لە زووتر بوو ئێستا بازار نییە هیچ بازار تەماشای معرەزەک تەسویر کە و معرەزانە هیچی سیارێتی دانمایە کەواتە زووتر باشتر بوو زووتر باشتر زووتر باشتر ئەدی کووە دوودی بەسڕای داخل لە کاو سیارانە ئەوە شانسی سبوق دەکرێتن هەموو لە دوبێ ئەوە پارچەی دەگۆڕێەوە ئێرباغی دەتەقی ئەدی حکوومەتی مەکو ئەو سیارانە ئەدی ئەوە ئەو دەواازانە هەموو یەک ئەوە نییە باشە یانی تۆ پێم بڵێ ینی حکوومەت دیراسەیەکی باشی نەکردووە لە بەسڕە سارە دێتە هەولێر ئێرباکی تەقیوە هەرچی مواسەفات کە ئەو باسی دەکات نیەتی دێتە ئەو بازارە بەڵام لە بەسڕای سیارە نێتە هەولێرە لە بەسڕای سیارە دەڕوا لە بۆ منطقەکە عەرەبیەکان مەسەن لە بۆ بەڵام واناکە کابرای عەرەب پێشتر کابرای عەرەب داهات هەولێر ئێستا لە بەو بڕیارەی سیارە نییە فەرمو 50 سیارە لێ بۆ یەک سیارە لێمە خەرک تووشی کێشە کۆمەڵایەتی بۆ خەرک تووشی پارەی لە خەرج وەرگرتیە خەرک یعنی هەموو لۆ کاسبی وەرگرتێ فەرمو معرەزە قەپات دەکات سبێنەوە وەکەت کەش قەپات دەکات چار سیارە لێ ئەو معرەزە چۆلە قانون ئێرباج لۆ من دادنێ بابێ قانون ئێرباج لە ئەو شەریکە زەخمانە دانێکرد سیارەت کە سفر ناتەقی بڕۆ سیارە وەرگەڕای ناتەقی سیارە چویتە بن لۆری ئێرباج نەتەقی شەریکە بە فەرمی حکوومەت ڕێگای پێدەدا دێتە کوردستان ئۆتۆمبیلەکە ئێرباکیشی نەخێر سفرەکانی ئەوان ئێستا دێت ئێرە بڕۆ هەمووی وەرگەڕای هەمووی دامی کردیا 2019 ئی شەریکە سفرەکانی ئێرەوەی هینایتیان بزەنە وەرگەڕای ئەوم لەگەر بووە سیارە ئەو هایلیاتی باشە ئێستا وەزارەتی ناوخۆ بەرپرسەکانی جێ لێەوە بێ کۆرە دەڵێ کاکەمە بۆ خۆی وا دەڵێ هەندە سیارەی خراپیان هێناوەتە کوردستان ماڵی خەڵکیان وێران کردو ئێمە قانون تەطبیق دەکەین دەمانەوێت گیانی هاوڵاتی سەلامەت وڵای قانون تەطبیق دەکات دەبی لەوانیت کرد دەست پێ بکات دوو شەریکە سێ شەریکەی ڕئیسینە سیارەی سفر دێنین ویان لەو خەڵکەش کرد یەکەچ ئێرباج تێدانە بەڕاستی شەریکەکان چی و چینە ناوەکەم پێ بڵێ فەرمو تەکس وەردەگەڕێ 5 کەس ناودەم ریەک ئێرباج نەتەقیە دەڵێ حکوومەت دەڵێ هەدەفی ئێمە ینی مەسەلەکە ئەوە نییە کاکە ئەو دەڵێ ئەو بازرگانانە چ سیارەی سیکڕابی دنیا هەیە کە وڵاتان بەکاری ڕێک دەینن لە هەولێرە ساغ دەکەن باشە ئەدلۆ ئەوەی نارێ شەریکەی ئەو تەکسیانە 2009 ئەوانیان هینایە ئێستا و سیارانە دەستەوە شەریکەی بە بەلاش ئێرباجی لێ دادەنێتەوە وایە بزانە غەڵەت لە خۆی بووە کە بیدایەتی داخلی کردی ئەیلۆ بەبێ پارە بەبێ هیچ مقابلەک ئێرباجی لێ باشە کەوایە تەکسی لە هەر وڵاتێکی دنیا دەبی باشترن کوالێت بێ وەرە ئێستا سیارێکی 2009 2010 ئەو تەکسی کە لە بازار پێ دەرێن تەکسی بی بۆ شەریکەی بە بەلاش بەبێ مقابل ئەرباک لێدادەن ئەمە یەکێکە لەو پێشنگانەی کە دەیبینن خاڵی بووە لەوەی کە هیچ ئۆتۆمبیلەکەی تێدا نیە ئمە پرسیارمان کرد چییە کاکە چۆن دەبێ پێشنگایەکە بە چەندین هزار دلار پارەکەی بێت چۆن دەبێ پێشنگایەکی لەم شێوەیە لە ناو جەرگەی هەولێر بێ بازار بن ئەوان وەڵامی خۆیان هەبوو بابزانین هۆکاری بێ بازاربوونی ئەوان نەبوونی بازار و چۆڵکردنی ئەو پێشنگایەت چێسڵاو دەبێت تۆ لێرەی کار بەخێر بێت سەرچاوم بڵێ بەڵێ لێرە کار دەکەم سیارێکی زۆرمان لە حدودی بەجیمایە بەبێ سەبەب
بەبێ سەبەب لە باشماخی ڕاوەستایە ئێرباگ نەتەقیە دامەکی وای نییە لە کەینێکەوە پێشەنگاکەتان چۆڵ بوو وەڵاوە تقریبان مانگێک دەبی لەوەتی لە قرارە دەرچوە پاش یەشینوەیە سیارەکانیش دامەکی وایە نییە چەند دەبێ و پێشەنگای چۆڵە مانگێک دەبی یەک مانگە چۆڵە وڵات چۆ لە هەموو سیارەکان لە حدودی ڕاوە باشە باشمان مەسروفی پێشەنگایەکی لەم شێوەیە ڕۆژانە چەندی زەرەرە چەندی زەرەرەکە بەخۆی کرێیەکەی 50 وەرەقەیە 50 وەرەقە بەڵێ بەڵێ ڕۆژانە پێشتر کە لە بەغدایە دەهاتن لێرە داهاتن کە ڕۆژانە 5-6 عقدی هەبوو 500 دلار ئێستاکە عقدی نییە ینی بەلای کەمیەوە پێشش ئۆتۆمبیل کڕین و فرۆشتنی بەڵێ زیاتریش باشە پێشەنگای لەم شێوەیە زۆر بووە بەو شێوەیە بازاری نەمینێ ئارێ وڵە زۆرە سیارەکان هەموو ڕاوەستە ئێستا سیارە داخی نابی بە سفر داخی دەبی سیارەکان داخی نابی بازارەکە تێک چوو تێک چووە بڵێ باشە ئەمە بەس پێم بڵێن جانەکەم بڵێ بۆ سیارەی خراپ دەینن سیارەکان خراپ نییە مامۆستا ئەوە لە باشماغوا ڕاوەستە ئێرباگ نەتەقیە دامەکی خەفیفی هێگچکەیە ناوی نییە نییە باشە بڕیارەکەی وەزارتی ناوخۆ بیانووە بۆ ئێوە والله ئێستا کە تەمەشاکە مامۆستا لە بەسرا لە حدودی ئوردن هەموو داخل دەبیتن بەبێ ئێرباک و بەبێ دەشبول بە براوە باشە هەموو سنوورەکان یەک نییە لە حدود نابی جیاوازی نابی جیاوازی باشە بۆ لەسەر ئێمە تطبیق بکرێتن بۆ لەسەر بەسرا و بەغدا و ئەوانە تطبیق نەکە باشە تۆ کاسبکار بوو لێرە لێرە چەند کەس کاسابەتی دەکرد لێرە ئەوەی کە بە عشاری ئەوانەیە زۆر بوون بەس ئێستا بە حکومەوە کە سیارە نایەتون و کابرا هیچی نییە بفرۆش ئەمن مانگانە ئیش دەکەم لێرکوانە بە مانگانە ئیش دەکەم بە عقد ئیش دەکەم ئێستا کابرا پێشتری عقدیە بکڕین و فرۆشتنە بوو سیارە زۆر بوو دەکرا و دەفرۆشرا کابرا دەیتانی مەسرەفی من بکات چایەکەی مەسرف بکاتن عەرەسی ئێستا وەکو نمونەک لەو معرەزەی ئێستا کەسەشی وشی خۆم نمونەک لەو معرەزەی کە سیارە نمایە و کڕین و فرۆشتن نمە عقد نمایە کابرا نە 45 وەرەقە 50 وەرەقە کرێ پێ دەدرێ نەدەتانی ئەمنیش ڕابگری چەندانی وچی دیکەش لێرکوانە مەسەلەن ئیش دەکەن کابرا کە پارێ نەتانی بداتمەوە کاتە منیش بێ ئیش دەمینێمەوە چایەکە زۆرە دەتوانێت تەسویر بکە ئێستا معرەزانە یەک لەو معرەزانێت تەنیشتمان هەتا لەو ساحە و زادە و ئەو جیانە هیچ جێ سیار ڕاگرتنینە بۆ ڕۆژانە سیارە شەحن داهات و کڕین و فرۆشتن دەکرا و خەڵک دەیکرێت لە جنوب لە بەسرا داهاتن کامەرە سنتەری بازرگانی هەموو عێراق هەولێر بوو هەموو عێراق هەرچی لە هەموو پارێزگاکانی عێراق داهاتن لە هەولێری سیاریان دەکری و بە شەحن ئەوە شەریکە نەقلەکان دیارە بە شەحن سیاریان بار دەکرد دایان برد ئەو ئیستفادە لۆ چێ بوو لۆ خەڵکی هەولێر و لۆ خەڵکی کوردستان بەعام بوو لە هەموو کوردستان ئێستا لە جنوب خەڵک وازی لێرە هینایە برادەرەکانمان تەلەفۆن دەکەن لە بۆ جەماعەت بەعشەرەکان دەڵێن سیارە نادنا وەڵامەش ناین مادەم سیارە نییە بڕیارێک وەزارتی ناوخۆ دەری کرد بۆ پێدانی تابلۆ بۆ ئۆتۆمبیلانەی کە بێسەرەتان ژمارەی ئەوروپین چەندتان ژمارە پێدا ئێمە ئەو هاوڵاتێک هاتبێتن سەردانی بەڕێبەراتیات چۆی کردێت ئەو شروتانی تێدا بێتن کە لە بڵاونامەکەی وەزارەتی ناوخۆ هاتبوو لە بڕیارەکان هاتبوو ئێمە بەبێ هیچ کێشەیەک ئۆتۆمبیلەکەمان لەوەی تۆمار کردووە کە بەپێی بڵاونامە بڕیارەکە لە مۆدل 2000 لە 1940 تاکو 2010 شمولی دەکرد بەنسبەت ئەو سیارانەی کە لە ئەوروپاوە نهاتبوون واتە ئەوانەی لە دەواازە سنوورەکانی عراقیا بێسەرەتا بوون بەنسبەت ئەوانەی کە لە وڵاتانی ئەوروپیا تاکو مۆدل 2016 شمولی دەکرد ئەوانە هەمووی تۆمارکران بەبێ هیچ کێشەیەک باشە ژمارەیەک دیاریکراو هەیە لەوەی چەندتان تابلۆ پێداوت وەکو ژمارە لە بەردەست نیە چکە ئێمە لەگەر ئەوانی تر تۆمارمان کردووە بەڵام هەر هاوڵاتیە کات بێتن ئەو شروتانی تێدا هەبوو بێتن بەبێ هیچ کێشەیەک لە بۆی تۆمار کراوە چکە خۆی بڕیارەکە دەرکات لە بۆ ئەو بکە ئێمە ئۆتۆمبیلی بێ بنەما و بێسەرەتا لە شەقامەکان نێڵین بۆ ئەوەی ڕێخستنێک بۆ کردیات چۆ بکەین جاکە هاوڵاتیە خۆی ئامادەبوو بێتن لە بۆ ئەوەی کە ئەو لەو ڕێخستنە هاوکارمان بێتن بێگومان ئێمە زۆر بە ئاسانی هاوکارمان کردووە تەنانەت ڕۆدینێکی زۆر کەمیشە لە تۆمارکردن باشە کاک فازل یعنی من لەگەڵ شۆفێران قسەمان کردو خاوەن ئۆتۆمبیلەکان زۆر زەرگلەیی دەکەن دەڵێن ینی بڕیار دەکرێت دیراسەیەکی باش ناکرێت ئێمە لە پێشەنگاکە بوو ژمارێکی یەکجار زۆری ئۆتۆمبیلی بێ ناسنامەمان بینی بێ سەرەتامان بینی پرسیارمان کرد کاکە بۆ ژمارەتان وەرنەگرتووە دەڵێ کاکە غەڕامەی زۆر لەسرە چۆن دەبێ ینی چۆن دەبێ حکوومەت بڕیارێک بودە چارەسەری کێش خۆی کاکامەران لە غەرامەکەش یارمەتیدان هەبوو داشکاندن هەبوو مەسەلە غەرامان نییە زۆرێک لەوانەی کە لە معرەزەکان ماونەتەوە لە ئەوی پێدرێن کە معرەزی علوجی پێدرێن هەندێک لەوانە چکە خۆی لە بڕیارەکەەوە بە هەر ئۆتۆمبیلێک
کە تۆمار دەکرێت یەک لە مەرجەکانەوە بد نابێت لە هیچ شارشتری عراق تۆمار کرابێت بەڕاستی لەگەڵ ڕێزم زۆرێک لەوانە ئەوان لە کاتی شەڕی داعش و ئەوانە هاتن بە ناوی ئەوەی کە دەستکەوتی داعش ئەوانە زۆری دزراو بوون ئەوان لە شارەکانی ناوەڕاست خواری عراق تۆمار کراون ئەوانە ناتوانن بێن ئێمە لە بەڕێوەبەراتی هاوچۆکانی هەرێم تۆماریکەین چکە ناتوانین شتێکی دزراوە بیکەین بە یاسایی و لەسەر خەڵک تۆماریکەین. باشە ئێوە سەبارەت بە ئەوانەی تابلۆی ئەوروپی بوون گوتان چارەسەری تەواوی کێشەکە دەکەن بەس ئێستاش تابلۆی ئەوروپی دێ دیسان ئەوان بێژمارە لە نێو هەولێر و کوردستان پیاسە دەکەن کێشە هەیە. کامەران دەکرێت ئێمە ڕێگری لەو خەڵکە بکەین کە لە ئەوروپا بە سەرداندێتەوە ئۆتۆمبیلێکی لەگەڵ خۆی هێناوە بەم شێوەیە کاتی ناکرد ڕێگری لێ بکەین چکە کە دێتن ئەلێ لە تەعاودی ئەوەش دەداتن کە لە خاڵە سنوورەکان داخل دەبێتن بگوایە دەیباتەوە لە بۆ ماوەیەکی کاتی 2 مانگ داخلی دەکاتن بەڵام زۆربەیان دێن پاشەوەی 2 مانگ کریار دەبێت جاتەوە ئۆتۆمبیلەکە لەگەڵ خۆی بباتەوە دەچی بە پارەیەکی کەم دەیفرۆشێتەوە لە بۆ خزم کەسی بەجێ دەڵێ یعنی ناکرێتن ئێمە لەبەرەوەی ئۆتۆمبیلێک دێتن ڕێگری لەوە بکەین کە خەڵچێک باش ئەی بۆ تابلۆ چی بکە تازە بوو بە ئەمری واقع مادەم ئێوە ڕێگاتاندا چی لێ دەکەنەوە خۆی بزانە ئێمە وەکو حل وەکوتم تاکو مۆدل 2016 داخل دەکرا زۆر ئاسایی تۆمار دەکرا ماوەی چیان لە بۆ دیاری کرا بێگومان طبعا کە لەبەر ئەوەی ئەو ئۆتۆمبیلانش هێشتانەکە بوونیان هەیە حتما ناڵێم دەردەچێتن حتما لە مەودا لەوانەیە بڕیارشتریش دەبچێت چووکە ئەو بڕیارەکە دەرچوو لە بۆ ئەو بوو نووسرا بوو لە سەرەتاکەی لەبەر بەرژەوەندی گشتی و لەبەر نەهێشتنی دیاردەی ئۆتۆمبیلی بێبنەما و بێسەرەتا واتە مەسلحاتی عامە بوو دەرچوو ئەو بڕیارە هێشتانەکە ئەو ئامانزەی کە لە بۆی دانرابوو نەپێکاواتە هێشتانەکە ئۆتۆمبیل ماون بۆی لەوانەیە بڕیارشتر دەرچێتن بە تەسیلاتێکی زیاتریشەوە بۆی هاوڵاتی زەرمەند دەبێت کێشەی هاتوچۆشمان نەبێتن ڕێخستنێکی باش لە بۆ هاتوچۆ باش ئێوە ژمارێک تابلۆتان داوە بۆ ئۆتۆمبیلەکان بەڵام لە بازار هەر پێی دەگوترێت ئولوج دەڵێن ڕقەمی هەولێر 6,000 ڕقەمی سلێمانی دوهۆک نازەم لە 30,000 دەبێت زیاکاریەک بکرێتن زۆر ئاساییە یعنی ناکرێتن ئۆتۆمبیلێک کابراایەک بە 4 دەفتەر دۆلار کڕیوێتی هەمان ئۆتۆمبیل کەسێشتر کە ئەوەی کە پێی دەڵێن ئۆتۆمبیلێکی علوت بە دەفتەرێک دۆلار کڕیوێتی بەڕاستی هەمان نرخ و هەمان شێوەی پێ بدرێت چونکە لەو حاڵەتە ئێمە تەشجیعی لارە نایاساییەکە دەکەین ناکرێتن دەبێت تۆزێک زیاکاریە بێ بۆیە لە کە لە وەزارەت بڕیارەکە دەرچوو وتی تەسەرسورێکی معەیەنیان بدەنێ بەڵام هیچ کێشەیەکیان نییە لە مەسەلەی مولکداری لە مەسەلەی گواستنەوەی مولکێت هیچ کێشیان نییە تەنها ئەوەیە کە لە شارێک لە بۆ شارێک ناگواسترێنەوە ناتوانم لە شارێک لە بۆ شارێک دەڵێن لە بەغداد دەستی بەسەردا دەگیر نەخێت ئللا ئەوانەی کە وتم ئەوەی کە پێشتر پێش کە لە 2023 کە میزار کە داخلکران ئەوانەی کە لە فەرمانگە حکوومیەکان دەزرابوون هەندێک لێوێندە لە سیدەکان ماوە بەڵام ئەوەی ئێستا بۆ دوایە تۆمار دەکرێن بە هیچ شێوەیەک دەستیان بەسەدا ناگیری لەبەرچی چونکە ئێمە ئێستا داتای هەموو ئۆتۆمبیلەکانی عراقمان پێ ئەوی کە دەزراوە جاکاتێک کە کەسێک دێتن ئۆتۆمبیل تۆمار بکاتن ئێمە بەچی دەزانیت ئەوە دەزراوە یاخود تۆمار کراوە لێوێن دەرێت کاتێک کە لە کۆمپیوتەری دەزانین بۆی دەڵێن ئەوە تۆمار ناکرێتن ئەوە نیە ئۆتۆمبیلێک تۆمار کرابی لە شارەکانی ناوەڕاست خوار عراق چێشەی لە بۆ دروست کرابێتن بە هیچ شێوەیەک. بەر لە دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەیەکی زۆر کورت کابینەی پێشوو بە تایبەت وەزارەتی ناوخۆ چەند بڕیارێک دەردەکات بە ئامانجی پاراستنی گیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و شۆفێرانی هەرێمی کوردستان بەڵام بە گوتەی کاسبکارانی ئەو بازارە دەڵێن بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ نە لە بەرژەوەندی کاسبکاران و شۆفێرانە و نە لە بەرژەوەندی هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان و ناوەندی بازرگانی ئۆتۆمبیلەکان بووە دەڵێن پێویستە وەزیری ناوەخۆ بە دوواداچوونێکی ورد لەسەر بڕیارەکانی ڕابردووی وەزارەتی ناوخۆ بکاتەوە و چیتر وا نەکات نە ئەوان زەرمەند بن و نە خەڵکی هەولێریش بە شێوەیەکی گشتی زەرمەند بێت دوا چارەسەریش لای حکوومەتە تا باسێکی دیکە بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.